بەناوی خوای گەورە و میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ باز لە تێڕوانینی کۆمەڵی دادگەری کوردستان دەکەین بۆ ئەو ڕووداوانەی کە لە سووریا ڕوویدا کەوتنی ئەسەد وانە و پەندەکانی لێکەوتەکانی و داهاتووی کورد لە سووریا و سووریای نوێ چۆن دەبێت و لێکەوتەکانیشی دەبێت لەسەر عێراق و ناوچەکە هەروە کەمێکش باز لە ئایندەی دۆخی سیاسی هەرێمی کوردستان دەکەین ئەم پرسان لەگەڵ بەڕێز محەممەد حەکیم و تەبێژی کۆمەڵی دادگەری کوردستان قسەی لەسەر دەکەین کاک محەممەد بەخێر بێن سوپاسیان سوپاس دەکەین ئەگەر سەرتا تێڕوانینیەوە بزانین وەکو کۆمەڵی دادگەری سەبارەت بە کەوتنی ئەسەد و سەرکەوتنی دەستەی تەحریری شامیش وەکو لایەنێکی ئیسلامی کە ئەمڕۆ بووە بە بڕیاربەرز لە سووریا و حکوومەتێکی کاتیشان پێکێناوە. بسم الله الرحمن الرحيم سرتا طبعا كوتني أسد يعني تيروانين إما أقريته بو 2011 لسرتاي هالجرساني شورشي قالي سوريا دج برجيمي كي ديكتاتور أرشيفي بأن مكاني إما وكو كومري داتقري وهالوستكاني إما لقل أو ناونداني قسەیان لەگەڵە کردین ئەوکات لەسەر ئەوەی کە هەڵوێستمان چییە یان بۆ بەیان نامەکانمان دژ بە و ڕژێمەیە ڕوونە هەڵوێستی کۆمەڵەوە بووە کە ئێمە لەگەڵ شۆڕشی پلانی ستەم دیدەین دژ بە ڕژێمێکی دیکتاتۆر و دەریش کەوت فعلەن ئەو ڕژێمە ینی ئێستا وترێ کە ڕژێمی عەفلەقی سووریا ڕووی سەدام حوسێنی سپی کردو لە هەندێ ڕووە بەتایبەت لەم بابەتی بۆ نمونە سژنی سەیدانیە و حتا بەکارهێنان و تیجارەتکردن بە مادەی هۆشبەرەوە و کۆمەڵێ وێ ڕایوستەمانەی کە لە 2011 بەرامبەر بە گەلی خۆی ئەیکات لەبەرەوە ئێمە وەکو کۆمەڵی دادگەری کوردستان هەر گەلێکی ستەم دیدە هەڵسێ لە ڕژێمەکەی لەگەڵی داین و پشتیریەکەین پشتیوانحاڵم کە بەوەی بۆ نمونە ڕژێمێکی دیکتاتۆر وەکو باسیش کۆتایی پێ لە ناوچەکە کە پشتر بەعز لە عێراق بوو دوایی لە سووریا خەڵای بەعز بەڵێ ڕژێمی عێراقیش ڕژێمێکی دیکتاتۆر بوو ستەمی لە ملەتانی عێراق کردووە بەتایبەت لە کورد کردووە حتمەن ئێمە وەکو لایەنێکی کورد لایەنێکی ئیسلامی دەبێت دڵخۆش بین لە هەر کوێستەمێک لەسەر ستەم لێکرا و هەڵدەگیرێت درەنگ بوو بۆ کەوتنی ئەسەد یاخود زوو بوو کەوتنی ئەزایی چۆنە کاک عەبدولحەکیم وەکو یەکێک بڵێن دەیان نەخۆشی هەبێ تەمان بڵێن بەراورد ناکرێت بەڵام بە حکمی پزیشک و دەرمان و تەمەنی بڵێن یان وای لێکرێت کە لە پێ نەکەوێ بە پێوە ڕاوەستێ ئەسەدیش بە ئێران و بە رووسیا و بە هەندێک وڵاتی ترەوە بە پێوە بوو لە 2011 گەنا حەقی کەوتنی بوو لە 2011 بۆ کەوتو بوو و هەڵیان گرتەوە و پشتیوانیان کرد و هەمویان پشتیوانیان کرد تش بە گەلی سووریا ستەم دیدە 6 ملیۆن کەسیان ئاوارە کرد نزیک لەوەیە بە تاکید نازان بەڵام لەوە نزیک ببێتەوە لە ملیۆنەوانەی کە خەڵکی سووریا کوژراوە هەموو ئەمانە بەس بۆی بمێنێ و تەبان هەر یەکێ بە باساوێک تەبان ئێران لە ڕووی ئەوەی کەوا خەتی مقاومەیە و جەبهەی مقاومە و تەرەفی مقاومە و رووسیا بۆی پێگەیەکی لە یەک دوو ناوچەی سووریا هەبێ و پێگەیەکی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەبێ و بەرامبەر بە ئەمریکا و بەرامبەر بە وڵاتانی کە ئەمە حتمت بە هێزی ئەمانەما بووە ئەسەد ئەگەر ناخۆی بۆ خۆی هەر لە 2011 نەمابوو باش سەبارەت بە ئیسلامیەکان خۆشحاڵن بۆ نمونە لایەنێکی ئیسلامی وەکو دەستەی تەحریری شام ئێستا لەم خۆناغەدا ئەو ڕابەرایەتی گەلانی سووریا دەکات و ئەحمەد شەرع ئێستا وەکو مەرجەعێک ئێستا مامەڵە دەکات بۆ حکوومەتی کاتی نەخشەدانان بۆ قۆناغی ئایندەی سووریا کاک عەبدولحەکیم ئێمە لە هەر شوێنێکی جیهان باش ئەو وەکو مەبدەیە باسم کرد کە لەگەڵ ئەوەی کە بڵێن گەلێکی
غیرە ئیسلامیش غیرە بسڵمانش ستەم لێکراوە بێ پێمان خۆشە کە ستەمەکەی لەسەر هەڵگیرێ و ڕزگاری بێ لە ڕژێمێکی دیکتاتۆر ئەمە حقیقەتێک بەڵام هەندێک مەبادی تر هەیە حتمما ئێمە پێشمان خۆشەوە گولایەنێکی ئیسلامی لە هەر وڵاتێک کێ پێشڕەوایەتی بکات ئیسلامیەکان پێشڕەوایەتی ئەو ملەتە بکەن بۆ ڕزگار بوون حتمما سەرکەوتنی ئەم شۆڕشە بەدەستی کەسانێکی ئیسلامی لە ئێمەجێی دڵخۆشیە وەکو چۆن پێمان خۆش بوو کە شۆڕشی کوردستانی خۆمان شۆڕشی وەکو ئێستا چۆن پێمان خۆشە لە ئەوانەی لە هەر شوێنێک نمایەندێتی کوردی شەکەن خەڵکێکی ئیسلامی بن ئەوە مافێکی خۆمانە و حەقێکی خۆمانە و پێخۆشببوونێکی خۆمانە بەڵام ئەگەر ئەوەش نەبێ هەر ملەتێ لە ڕژێمە دیکتاتورەکەی نەجاتی بێ بەدەستی هەر کەس بێ بەڵام نەک لەو خراپتر بکە و دوایی خەڵکەکە دوای چەند ساڵێک خۆزگە بە ڕژێمی دیکتاتورەکە بخوازن چونکە بە جۆرێتر ستەمیان لێ دەکرێت مەفهومەوە نییە بۆیە ئێمە بە حقیقەت گەرچی ئەو برادرانە زۆر ناناسین و بڵێن هیچ کۆنتاکتێکیشمان لەگەڵ یانان نییە بەڵام پێمان خۆشە لە هەر شوێنێکی جیهان ئیسلامیەکان بەوە بناسرێن کە پێشڕاوەتی گەلەکەیانەکەن بۆ ڕزگاربوون لە ستەم و دیکتاتۆر ئێستا لە سووریا بەدیلی ئیسلامیەکان نییە لە خۆناغی ئێستەی سووریا وڵا هەبووایان کرد دیارە ئەو دەستەیە کە دەستەی ڕزگاری خوازی شامە دیارە ئەوانن ئەگەر نام پێم وانە خەڵکێکی تر هەبێ حەز بکە ئیسلامی بێ ئەوەندەی غیرە ئیسلامیەکان ئەوەندەی عەلمانیانە ڕقیان لە ئیسلامیە و ڕقیان لە گروپە ئیسلامیەکانەوە ئەوەندەی عونسورین و ڕەگەزپەرستن بەرامبەر بە ئیسلامیەکان ئەوەندەی خۆیان خۆشەوە و ڕقیان لە بەرامبەرەکانیان ئەوەندەی دژی ئەوەن کە ئیسلامیەکان سەرکاریان بکەن یان پێشیان کەون لەوەی ئیسلامیەکان وانە بن لەبەر دیارە نییە زانم هەیە ینی خۆم نەزانم لە هەبوو جێشی حڕە بۆ چی هەبوو بەڵام لە 2011ەوە تاکو 2024 یان لای کەم بڵێن تاکو 2007 کە ئیدلیب و ئەو حکوومەتەی تیا دروستکرا و شەرع سەرپەرشتیە کرد و آخر ئەمانە 4 میلیۆن سووری بەڕێوە بن کاکە خۆ لە خۆڕان نەهات پێشکەوتنی حەوە تاکو ئەم کات 4 میلیۆن سووری لەژێر دەستیان بۆ سەرکاریان کردو و سەرپەرشتیان کردو حکوومەتێکیان هەبووە بۆ بەڕێوەبردننی ئەو پارێزگایە و ئەو ناوچەیە و ئیدارەدانی ئەو ئاوارانەی کە هەن خۆ 4 میلیۆنە ئاوارەی سووریا و حەلەب و حەمس و ئانە بوون کە چوونەتە ئەوێ لەبەرەوە ینی حتمما پێم وایە هەندێک گروهی تر هەبوون فەشەلیان هێناوە دوجار ئێمە ئەوش دەبێ بزانین ئەم هەیئەتە لە کۆمەڵی فەسائیل و گروه پێک دێت ومێ دەکەین کە ئەزمموی عێراق ئەزمموی وڵاتانی تر ئەزمموی میسر ئەزمموی شوێنی تریانی سفادە لێ کردبێ و ئەزمونێکی جوان و پێشکەوت و پیشام بدەن و بتوانن عەتفی وڵاتان بۆ خۆیان ڕادکێشن و بتوانن بۆ ملەتەکەیان بژین و لەسەر شتی گەورە لە دەست نەدەن لە پێناو شتی گچکە و پێشم وایە تەسریحاتەکانیان تاکو ئێستاکە ئێمە متابعەکەین لێدوانەکانیان لێدوانێکی جوانن چاکن بەرامبەر بە کورد بەرامبەر بە ئایندەی بڵێن ئایندەی سووریا بەرامبەر بە جۆرە بە ئیتمینان بە دەرەوە وانە مەسەر لێدوانەکانیان بەرامبەر چەکی کیمیاوی ئەو لێدوانانەی کە ڕۆژانە کۆمەڵی لێدوانەدەن پێم وایە ئیجاد تاکو ئێستا دەستبەرداری حکوومەتەکە نەبوون وانە کاکە لە وڵاتانی تر حکوومەتەکانی پێش و ڕێز حکوومەتوانە هەڵەواسرا بەس ئەمانی استفادەیان کردووە و هێشتیانێتەوە و ڕێزیان گرتوونەوە بەکاریان نەهێنن و تانەوێ تایەکی سێت ئەو سێ مانگە لەگەڵیانە هاوکارە بن چکە حکوومەتەکە حکوومەتێکی ڕاگوزەرە وانە باش بزۆکو ئیسلامیەکان پێشتر ئیسلامیەکان ئەچەندە باردۆخەکە جیاواز و لە میسر لە کۆمەڵێک وڵات دوورخراونەوە 2000 بڵێن لە ماوەی پێشوو لە ئەفغانستان ئیسلامیەکان هاتنەوە سەر حکوم ئەوە لە سووریا بەهاری ئیسلامیەکانە ناوچەکە
بەڕێوەیە بژاونەتەوە چۆن پێم وانە ئەمە پەیوەندی بە بەهاری ئیسلامی ئەوە بێ کاکە عەبدولحەکیم چونکە کەوتنی ئیسلامیەکانیش لە وڵاتانی تر ینی هەمووی ئەوە نییە بڵێ پیلانی دەرەوە بووبێ هەندێکیشی کەم تەرخەمی خۆیان بووە کەم تەرخەمی نوقسانی خۆیان بووە من تەسەوڕ ناکەم بڵێ ئەمە کاریگەری نابێت لەسەر پارتی ئیسلامیەکان لە وڵاتانی تر ئێستا لایەنێکی جۆش و خرۆش دێتە سەر حکم ئیدارەی خۆناغیداتی سووریا دەکات جۆش و خرۆش و معنەویاتێک بە لایەن ئیسلامیەکانەدا بەس دەبێت کە عەبدولحەکیم ئەوەش بپرسین ئایا ئەم گۆڕانکاریە سووریا بڵێن وڵاتی لە پشت نەبووە پشتیوانی وڵاتانی لە پشت نەبووە ڕاستە هەلیان قۆستووەتەوە هەلیان قۆستووەتەوە وەزعی شەڕی رووسیا لە ئۆکرانیا و شەڕی لوبنان و حزب الله و ئەمانە کە خۆیشیان باسیەکەن ئەمەیان قۆستووەتەوە هێرشیان دەست پێ کردووە و دوجار ڕوخانی معنەویات توانای بەرگری نەبوونی سوپای سووری بە دەستەوەدانی سوپاکە ئەمانە هەموو کە ئەمەیان قۆستووەتەوە بەرەو دیمەشق چوون دوجار دەبێ بزانین ینی خۆتەزانی وەزیری خارجی ئێران ئەخیر ڕۆژ و چی وت ئێمە ئەسەدمان حواڵەی خوا کردووە تەسلیمانی لێدوانێکی غێ زۆر نازان بۆ خۆیان غەیرە سیاسی بوو ینی وەک بڵێ 11 ساڵە ئێمە دەستمان پێوە گرتووە دوایی ئێمە حواڵەی خوامان کردووە بۆ شەوێک ئەو ڕوخان نا من پێم وایە ئەو وڵاتانەوە هەندێک قسە ئەکرێ لەو کۆبنەوەی قەتار کە کراوە ینی پشتیوانی رووسیا و ئێرانی نەماوە و تورکیاش فرسەتی زانیوە بە فرسەتی زانیوە کە پشتیوانێکی هەیئە بکات و بڕۆن بەرەو دیمەشق و گۆڕانکاریانە بێتە دی ئێستا ئەرکی ئەوانە کە هەوڵی دادگەری بدەن هەوڵی گێڕانەوەی کەرامەتی ئەو خەڵکە شکاوە تۆ تەماشای ئەو تەرەف و ئەو وەزع بکە و تیجارەتی مادەی هۆشبەر و مەعمەل دانان بۆ ئینتاجی وەنیە ئیجا دوایی گەلەکەتی ١٩٠ خەڵکی سووریا لەژێر هێڵی هەژاری بن ینی ئەوە کارە ساتێکە وانە خۆتان نەزان لەم وڵاتی خۆمان لەم هەرێمەی خۆمان سووریەکان ینی وەزێکی خراپیانە بوو جاوەرە بڕۆ ئەڵمانیا بڕۆ وڵاتانی بڕۆ ئەمریکا هەمویان پەرش و بڵاو بوونە بۆ وڵاتانەیە و 6 ملیۆن ئاوارەی سووریایەکە سووریا پێم وایە خۆی 25 ملیۆن نفوسی هەیە ئێستا مەسەلەن ئەمان بتوانن کەرامەتی ئینسان بگەڕنەوە بتوانن مافی بۆ ئەو زیندانە سیاسیانە بتوانن بژێوی خەڵکی وەنێ خەڵکی سووریا چاک بکەن چیان لەوە بێ بەڕاستی چونکە ئەم دوجار ئەم هەیئەتە تەکاتوفێکی مەسەلەن گەلی سووریا ئەوێ ئێجا سووریا پێکهاتەی وانە ئەمانە دەبێ مەسیحی و ئەرمەنی پەیامیان بدەنێ لەگەڵ کوردەکانە پەیام وەکو پەیامێکی جوانیاندا بە کوردەکان دروز هەیە عەلەوی هەیە دەبێت هەوڵ بدەن چونکە بەوە سەرەکەون کە پشتیوانی هەمویان بەدەست بێنن ینی تا ئێستا زۆر چاکە مەسەلەن چاکێنایانە کە ڕەمزێکن مەسەلەن مەسیحەکانیش دروشمیان بەسەرا هەڵەدەن مەسەلەن دروزەکان خۆخۆت بینیت مەسەلەن وەری جنبڵاتوانە نامەیان بۆ ناردوون ینی نەبنە خەتەری لەسەر خەلیج و کۆزانی مەلیکی بەحرێن نامەی بۆ ناردووە ئەمانە کۆمەڵی ئەوەی چاکن گرنگ لای ئێمە وەکو ئێمە هەم ئیسلامین هەم کوردین ئەمان هەم بتوانن نمونەیەکی ئیسلامی جوان پێشکەش بکەن لەو ڕۆ سەرکەوتون ئەمان پەیام و قەولیان جوانە چێکیشیان بەدەسە شوێر ئیسلامی لە هەر کوێیەک قسەی جوانیش بکە کە چەکی نەبوو وەکو میسر وەکو غەنووشی کە لە سژنایە بەداخەوە وەکو مەغریب کە لە 123 کورسی هاتوونە سەر چەند کورسیەک دیارە ینی
مەسەڵەن ئەوە نابن وانە سەرکەوتو نابن بەڵام ئەمان هەم چەکەکەیشیان پێەیە ئەتوانن ڕێنەدەن کەس زەفەریان پێ بە بەڵام ئەو هەر بەوە نابێ بە قووەتی دیبلۆماسیش هەبێ ئەو پەیامانەی کە بە ئەمریکا دەن بە اتحادیە ئەوروپیە دەن حتا لەگەڵ ئێران و لەگەڵ رووسیا ئەوانەیش من پێم وایە لەگەڵ رووسیاش پەیامی جوانیان بە رووسیادا تەسەوڕم وایە لەگەڵ ئێرانیشە جۆرێ لە پەیام و پەیام گۆڕینەوە هەبێ ئەمانە چاکن ئەتوانن بچەسپێن ئەوان ئێستا چەسپاندنیان لە پێشە خۆ بچەسپێن خزمەت بکەن خۆ خۆشەویستکەن ئەمەش ئەگەر هەندێک گروه لە نێو هەیەتەکە لیان تێک نەدا زۆرکە کە کوردیشان لەگەڵ لە ناو خۆی گروپەکە ینی کوردی باشووریان لەگەڵ ڕۆژهەڵات شوێنەکانی کار لە ناو خۆی گروپەکە دەستەی تەحریری شام بەڵە کوردی لای خۆشیمان لەگەڵیان وڵای کاکە عەبدولحەکیمەوە چی لە قەزێکە گۆڕێ تەسەوڕ ناکەم کاریگەری نابێت بۆ مەسەرەی تێڕوانینی بۆ پرسی کوردی ئێستا دەستەیەکیش پێ هاتووە وڵای من نازانەوەوانە چی کوردێکن لەگەڵیانان وانە یانی ئەگەر کوردێکن و تەفەهم ئەو وەزع بکەن و ڕاوێژکارێکی چاک بن و تەشجیعیان بکەن و مەسەلەن هەیئەت و ئەحمەد شەرع و حکومەتە نیوەکە و ئەوانە لەگەڵ کووردا ئەوە بن مەسەلەن وانە چونکەوانی دەبێت بزانن ئەمڕۆ کوردیش لێ جۆرە لە جۆرەکان ئەمریکا ئیشی پێێتی ئەمە ناڵم پشتیوانی ئەمریکا ئەڵێم ئیشی پێێتی چکە ئەمریکا لەکوێ ئیشی بە خەڵکێک بۆ مەرجە تاسەر بێ وانە ئەوە مەسلحەتە سیاست لای ئەمریکا مەسلحەتی خۆی چۆن ئەخواسێ دەبێ ئەوانیش ینی دووسەرەیە هەم دەبێت ئەمان نەرم بن لەگەڵ کووردا و هەم دەبێت کوردیش بزانێ دوجار لەوەیە سووریایەکی بەهێز دروست ببێ وەکو عێراق دوای تەجروبەیەکی زۆر هەڕوو لە دمێشقن ئەوەش گرنگە پێ دوای دەبێت سە کورد لە بەردەم چیە چی بکە کوردانی سووریای ساوانیش دوو پارچەند بەشێکی ئەمڕۆی هەستەدە وەکو هێزی هەیە هەن لە ڕۆژاوە پێدەوان ئەنە کەسەش هەندێک حیزبی ترن پارتی لێرە پشتگیریان دەکات پەکەکە بەڵێن پشتگیری ئیداری ڕۆژاوە دەکات کورد لە بەدەم چیدایە لە سووریای کوردی ڕۆژئاوا کاک عەبدولحەکیم کوردی ڕۆژئاوا زەریبەی پەکەکە بوو نەدات لە سووریا ئەین دەبێت ئەویش بزانێ وەکو چۆن ئیسلامیەک ئەگەر باجی مەکتەبی ئیرشاد و ناوەندێتی ئیخوان بدا بۆ نمونە ئاساییە یعنی ئێستا ئیخوان ئەو مەرکەزیەت و وەزعی نەماوە تو هەر بڵێ من ئیخوانم لە وڵاتێکا بۆ نمونە ئاسایی ئەمانیش ئێستا خۆ بە کۆمەڵی هەنگاو لە پەکەکە بوون دوور بخەنەوە بەشێکی سووریای هەوڵ بدە دەستکەوتی تازە لەم ڕژێمە دەست تازێ بەدەست بێنەوە نییە ئجا تۆ ئەنی تا قیامەت هەر ئاڵای دژایەتی تورکیا و ئەوە هەڵ ببڕێ وەکو چۆن تورکیا ئێستا خۆی خەریکە مراجعاکات و دەوێت لەگەڵ کورداوە نیە لەگەڵ بینی گۆڕانکاریەکەڵێ گۆڕانکاریەکە ئەو کە ینی ئۆجلان پشتیوانی ئۆجلان بۆ عملی دیموکراسی بەدەست بێنن و هەلێکی ئاشتی بۆ قەزەی کوردی لە تورکیاش بکرێت تۆ ئێستا دەبێت خۆت ئەوە هەنگاوێکە هەنگاوی دووەم دەبێت شتێک لە خوێندنەوەی خەڵکی سووریا بسڕنەوە ئەوش ئەمان جۆرە لە هاوپەیمانی هەن لەگەڵ ئەسەدا هەبووە ئەمەش دەبێت ئەوە بکەنەوە ینی سەحڕێشکەنەوە دوایش ئەمانیش دەستی ئاشتی بە مەرجێ بە حەقیقەت بەو مەرجەی کە کۆمەڵی ماف بۆ کوردی سووریا بەدەست بێرن من پێم وایە فرسەتێکی چاک لە بەردەم کووردە لە کووردە و لەو لژنە دەستوریە تەواجودی کورد هەبێ وجودی کورد هەبێ بۆ ئەوش تەمەنەکو خۆیان باسەکەن ئەوانی ژێستە کە باسی پێکەوە بوون و یەکدەنگی کوردەکەن ینی پرسیارێکە مێنێتەوە ئایا ئەو چەند ساڵی کە دەسەڵاتی هەسەدا یان یەپەگا لەگەڵ حزبانە چۆن بووە وایانە ینی وەکو برادرانێکی تو پارتێر کات لە بەغدا پێویستیان بە 10-15 دەنگی لایەنەکان تر بوو بێت داوای یەکدەنگیان کردووە دوایی کە دەستکەوتەوە بووە پشتگویان خستوون یان لێرە زوڵمیان لێ کردوون ئەتۆش لەوێ ئەمن بیستمە زوڵمیان لە خەڵ کردووە زوڵمیان لە حزبەکان ترتوک کردووە
حتا کەسایەتی ئیسلامی هەبووە نەیانۆشتۆ بێتەوە سووریا بێتەوە منتیقە بە خودداچوونەوەیەکە بێ بەڵێ کەسایەتی ئیسلامی کوردی ڕۆژاوا هەبووە پەنای بۆ تورکیا دوجار بردووە دەریان کردووە نەیانێش بە لەو منتیقە ببێ هەندێ شتە بیستی تۆ من نازانم بەڕاستی چی تحقیقە تحقیق بکرێ ئەڵێ ڕێنادەن قورئان لە ناو ئینا لێ بدرێ لە ناو ئەوە لێ بدرێت جا من کوردێک ڕێنەدا قورئان لێ بدرێت ناوسە کوردی چی بەڕاستی یعنی هەر کوردێ دژایەتی عەقیدە و بیر و باوەڕەکەم بکە من لەگەڵی یەک ناکەمەوە جا ئایا ئەمان توانیوانە ئیسفادە لەم هەموو دەرهاویشتانە بکەن لەو هەموو پاشخانەی خۆیان بکەن و خۆیان چاکەن و خۆیان باش بکەن و وایانە ئەی تۆ ئەکرێت بۆ نمونە ئێستا ئەوەی گۆڕانکاری لە کاکە سووریا کردووە کاکە سووریەکان بە خلافی موسڵمانن مەسیحین چین هەمویان ئێستا ڕسمی شەرع بڵاوەکەنەوە نیە گەرچی من هەڵوێستێکیم پێ باشە کە منعی کردووە ڕسمی لە سیارە و لە شوێنەکان بدرێ یعنی ئەوە شتێکی چاکە چونکە دوجار ئەمیش بەرەو دیکتاتۆریەت نەبن بەڵام ئێستا تۆ ئیسلامیەکانن گۆڕانکاریان ئینیان ڕاونا ئەسەدیان ڕاوناوانە ئەتۆ بۆ بناسری دژی ئیسلامبی نابێ بۆ بناسرێ سەر بە پەکەکەی نابێ بۆ بناسرێ هەموو سیاست دژی تورکیا بێ ئەویش نابێ تورکیا ئێستا لاعبی سەرەکیە لە دیمەشقا هەسەدە ئەوانە ئەو ینی ئەو گۆڕانکاریان لە خۆیانەکەن بەرەو تو دیمەشق بڕۆن و بتوان ئەو گۆڕانکاریانە بکەن بۆ ئەوەی بۆ ملەتی کوردی ئێمە لە ئین دەستکەوتێک بەدەست بێنە باشە بەزۆکو تورکیاش نابێ کورد قبول بکە لە سووریا ڕاستە بڵێن ئێستا هەسەدە پێویستی بەوەی خۆی دابڕێت لە قەندیل ئەنە کەسە پێویستی بەوەی خۆی دابڕێت لە پارتی دیموکراتی کوردستانی ئێرە تورکیاش نابێت جۆرێک لە قبولیت تێبێ بوو مافی کورد ئیدارەیە خۆبەڕێوەبەریەتی دەبێت ینی ئەو خۆ باسم کرد ئەو دەیە لە ناو خۆی ئەبڕێ لە گۆڕانکاری بەدەست بێنەوە نیە بەڕاستی تورکیاش بێوێ لەم منتیقەیە لە ناو خۆی کوردەیە لە سووریا کوردەیە لێرەوە هەرێمی کوردستان هەیە بێ بەس بەو عەقڵێتە تورکایەتیە کە غەیری خۆی پێ هیچ بێ ینی ئەوە هیچ کەسێ و کات کوردێکی مسڵمانیش وەکو من لەگەڵ ئەوە یەک ناکەمەوە و یەک ناگرم ئەویش دەبێت گۆڕانکاری بکە بەس تۆ پرسیارەکەت لە من ئەو ئێمەی کورد چی بکەین وانە ئەخر ئێمە حەقمان لەسەر یەکەیە بەس من زۆرم لەسەر تورکیا نییە من چی بەچی بەس من کوردم وەکو ئەو لە بابی ئامۆژگاری و ئەوەدا ئەوم پێشم وایە ینی هەندێک لە تەسریحاتی مەزڵوم ینی جۆرێ لە ئەوەی تیا خوێنیتەوە جۆرێ لە عەقلانیەتی تیا خوێنیتەوە ئەوەی مەسەلەن ئەڵێ ئێمە هەڵەی باشوور دووبارە ناکەینەوە مەسەلەن جۆرێ لە لێدوانی چاکی هەیە زۆر گرنگە کاک عەبدولحەکیم ئیسلامی بی ئەلمانی بی چی بی چەکتیش هەبێ و عاقڵ بی ئەوە گرنگە یعنی سە کورد ئەو چەکەشیان نەبووە من پێم وانە حساباتیان بۆ بکرا من پێم خۆشە چەکەکەیان پێ بەس چەکەکە نەک بۆ دژایەتی ئیسلام بیر و باوەڕی ئیسلامی ملەتەکەی خۆیان نەک بۆ ئەوەی کەوا دۆزەکەیان بخەنە خزمەت ئەجیندایەک ئەوە ئەجیندایە کە زەرەر لێداوە نیە تۆ ئێستا چی بکەی خزمەت بە ڕۆژئاوا بکەی بە کوردی ڕۆژئاوا بکەی ئەوە گرنگەوە نیە بەڵام ئەگەر ئەخطائێکی شەبێ هەڵەیەکی شەبێ یعنی دەبێ لە گفتوگویا ساڕێژی بکەی ئەوانە لە ذهنی خەڵکی سووریا تەفکیری خەڵکی سووریا تۆ دەرکەوتو بێتی تەحالوفی ئەسەد بووبی هاوپەیمانی ئەسەد بووبی هەر کاتی ئەسەد زۆری بۆ هاتبێ ناوچەیەکی لەگەڵ تۆ بەڕێکەوتن جێهێشتوێ یان تەسلیمی تۆی کردووە یان بە پێچەوانەوە ئەمانە غەڵەتن دەبێنە ئەمانە ساڕێژ بکرێن باشە بەزۆکو فیدراڵێتێکەش چاوەڕێ دەکریا و شەوی هەرێم جاگەر فیدراڵەتی من نازانم ینی دەکەوێتە سەر چی بۆ نمونە نازانم سووریا دەوڵەتێکی فیدرالیە بێ ئەوەی بۆ عێراق هاتوتە دۆخکەتیاوازە لە بینی کورد لە باشوور و لە ڕۆژاوا من نازانم ئەو ماوەتەوە سەر زای چیە سەر سووریەکان خۆیان بە کوردەوە باشە و ئەو لژنەی دەستوریە وە چاودێرانی نێودەوڵەتی ینی ئەوانەی کە
لاعبی سەریکن ئێستا دوو لاعب هاتوۆتەوە لەگەڵ یەکێکی زەعیف بەرنەزەری لە نێو دەوڵەتی تورکیا و ئەمریکا طبعا واجهەی ئیسرائیلیش بێ ئەمریکا ئەجندا ئیسرائیلیش جێبەجێەکە لەگەڵ خەلیجا ئەمانە ڕۆڵیان لە سووریای داهاتووە بێ ئەمانە ئایا سووریایەکی فیدرالیان قبوڵە سووریایەکی اتحادیان قبوڵە بۆ کورد ئۆتۆنۆمیان قبوڵە چیان قبوڵە مویمەوەیە شتێک بێ زمانی ئەوە بێ ستەم لە گەلی کوردی سووریا نەکرێت باش بەس باسی لایەن نێودوڵەتی کەوتە سێ لایەن دوولایانی بێز و لایەنێکی زەعیف من پێم وایە خەلیج بەقەدەر تورکیا و ئەمریکا ئێستا ڕۆلی لە سووریا نابێت لاعبی سەرەکی تورکیا ئەی ئەمریکیەکان پێم وایە بەوەی کەواجهێت ئیسرائیلی شەکەن ئیسرائیلی خۆی پێ سەرکەوتووە لە ناوچەکەی لەسەر لەگەڵ حزب الله و لەگەڵ غەزە و ینی ظاهری وای پێ خۆی پێ سەرکەوتووە ئەمریکا ئەوی پێ سەرکەوتووە ئەمریکا دائیمەن واجهەی ئەوە دەکات ئەخە لە عێراقیش تۆزان ئیسرائیل هەبوو لە ناو سوپای ئەمریکا لە عێراق چۆن 2003 بەڵێ زۆر شوێن هەبووە بە پێی نەخشە و پلان شوێنی حتا هەندێک شوێن کە ئینی ئاثاری یەهودی تێدا بووە جێشی ئیسرائیل بردی بەواجهەی جێشی ئەمریکی خۆ لە هاوپەیمانیە کە سەدامیان ڕوخان ناوی ئیسرائیلی تایە نەخێر بەس لە ڕێی ئەمریکاوە بۆیە ئەمریکا شەبێ لە سووریا خەلیجیش قەتەر و زیاتر قەتەر بڵێن زۆرێ لە تەئسیرات و کاریگەری ئەبێت باشە بەزۆکو تورکیا چی لە سووریا دەست دەکەوێ سووریا چۆن چی لە سووریا ینی مەسەر ئێران چی لە ئێمە دەست دەکەوێت ئێران چی لە قوڵایەکی استراتیجی هەیە بۆ تورکیا سووریا قوڵایی هەندێک منتیقە تورکیا هەر کات دەسەڵاتی بێ بەین خۆی ئەزانێ قەزاوی تورکیا باسی کەرکووکەکە ئەی باسی تورکیا باسی مووسڵەکە باسی لیوای ئەسکەندەرۆنەوەکە لە رووسیا تورکیا حەزا ئەی تورکیا چیەکە لە لیبیا ئەی تورکیا چیەکە لە سۆماڵ تورکیای ساڵانی ئەخیر و تورکیای بەتایبەت دوایین کلا ئەی تورکیا چیەکە لە قەتەر ئەی 5,000 سەربازی نەبردە قەتەر تورکیا هەموو وڵاتێک وڵاتی تەنیشتی لەگەڵی بتوانێ احتیوای کا و سەر بەخۆی بێ و دەسەڵاتی تێدا هەبێت زۆر گرنگە بۆ ئەمنی قەومی وڵاتەکەی بۆ ئەمنی قەومی و هەندێک شەڕی خۆشیە خاتە وڵاتە لە جیاوی شەڕ بێتە خاکەکەی ئێستا وەزانی چێڵەیەکێ لە قەزەکانی کە دژی یەپەگە و دژی هەسەدەیە باشە ئەڵێ من شەڕی تیرۆر لە خاکەکەی خۆم دوورەکەمەوە باشە بەزۆکو ئەمریکیەکان باسی ڕۆژاوات کە ئێستا لەوێن ئیشان بە ڕۆژاوی وتت ئیشان بە هەسەدەیە شان بۆ دەبێتە بیرێنەوتی نەیەزانین لە بەدەستی ئەمریکاوە سەدەیە باشە ڕێکی لەو پرسیارانە ئەم پارە کوا باشە بۆ نەوتەکانی گرتووە و لەگەڵ هەسەدەیا و لە ژێردەستیانە و نەوتەکەی ئەفرۆشن و هەندێکشی بە برادرانی خۆمان لە ڕێن برادرانی خۆمانەوەی فرۆشن دێتە کوردستانی چۆن لە کوردستانەوە ڕۆ باشە بۆ وارە سیاسەکە ئەمریکا دەبێتە زەمانەتێک بۆ کورد بۆ ئیدارەدانی سووریا ئەڵێ نەبێتە زەمانە دەگەر ئەخبارە خوێنیتەوە واڵێن بەڵام دوجار ئەمریکا ترامپیش لەسەر دوجار ئەمریکا باشە سیر ئەکا لە ناوەند مەسلحەتی پارێزراوە یاننا نەدیمەشە ئەی چۆن ئەمریکا زانی عێراقێکی ناوەندی دیمەشە کاتێ لە ڕیفراندۆمەکەی 2017 شتیوانی عێراقی نەکرد کەرکوو بورێتەوە ئەن پێ دوای قۆناغی داهات و دیمەشق بۆ ئەمریکا گرنگتر دەبێت تا شوێنەکانی تر سیر ئەکا سیرەکە مەساڵحی بەدی بێنێت ئەو کاتە لەوەی خۆی هانی ئەوە بتا
ئێمە کاکی کۆبووینەوە لە 2014 15 بوو دوایەکە لە انتخاباتەکان 4-5 لایەن بوون منێک دوو جاتر باسم کردووە لەگەڵ ماگۆرکە کۆبووینەوە لە گرتەکەی گۆڕان کۆبووینەوە ئێمە بووین یەکگرتوو بوو گۆڕان بوو هاوپەیمانی بوو 2 سعات باسی تەزویر و تەزویرکاریمان کردو دوای ماگۆرک دوای 2 سعات سێرێکی سعاتەکەی کرد و وتی من مەوعودم هەیە بۆ ئێوە بە پەلە بچنە بەغا گرنگە ئەگەر لەوێش سیاسەتی وای لێ هاتوو وانە دەوڵەتێکی تورکی و دەستورێک دانرا و دەوڵەتێکی سووری باشە حکوومەتی عێراقی ڕاستە ناوی ئیسلامی نییە یعنی شیعانیە بە شیعەکان حکوم ناکرد لە بەغا ئەمریکا تەعاملی لەگەڵ نەکردن ئەسڵەن بە ئیشرافی ینی لەژێر چاوی ئەمریکا حەجی شعبی دروست نەبوو بەرەوە ئەویش لە سووریا وا نەزانین یەکسەر دێت پشتی کورد دەکرێت و دشی بەهەیەی تەحریرە بێ و تۆ نازانین گۆڕانکاریەکان چی دەبێت باش بەزۆکو گۆڕانکاری ئەوە لە سووریا خوێنەوەی زۆر دەکرێت لە سووریانەوەستێ و گۆڕانکاریانە عێراق دەگرێتەوە یاخود ئەوە دوورە بۆ نمونە ئەو سینناریۆی ڕوودەهێز لە سووریاوەکو سەدەمی داعش بێتە عێراق و یاخود ئەگەر گۆڕانکاریەک بکرێت لە ناوخۆی عێراقە چۆنە کاک عەبدولحەکیم ئەویش سەیرەکە ئەگەر بەغا نیوەی ئەوەی بۆ بکە کە ئەو چاوەڕێتی لەوەی ئەوە نەکا حتا ئەمریکا نایەت تەغییرێکی تر بکە وەکو من بیستمە مەسەلەن لە هەندێک شەقامەکانی بەغدا هەندێک شت هەڵەگیرێ کە لەوەیە سەرەتای گۆڕانکاریەک بێت بۆ نمونە یان عێراق بێت نینۆکی حەشت بکا و تێکەڵی کارێگەڵ سوپا و کۆمەڵی یاسای حەشت گۆڕانکاری بەسەرابێنێ و ینی احتیمالە شیعی عێراقیش ئەو ئیتلافە ئیتاری تەنسیقی وەنیە تاری تەنسیقی کۆمەڵی هەنگاو بنێن بۆ خۆپاراستنی خۆیان و ڕژێمەکەیان ئەگەر وانەکەن احتیمالە گۆڕانکاری ببێ و وەکو باسەکرێەوە نەجارێ هەمووی تەکەهوناتە بەڵام وەزعی سووریا و گۆڕانکاری لە سووریا گۆڕانکاری لە زۆر شتی عێراقەکە وەکو چی بوون کوردستانی خۆمانەوە ئەمن پێش سووریا لێمت بپرسیە پێم وا بوو ململانەیەکێت و پارتی زۆر لە خاند و یانگەیان بە انتخاباتی عێراق و پێک ناهاتن بۆ سێسەر لێمە پرسی ئەڵم پێک دێن زووتر پێک دێن دوای گۆڕانکاری یەکێتی لەوەیە مانی وەک جاران پێ لە عەرز نەدا و گۆڕانکاریە سوورە پێی وای بێەوە گۆڕانکاریەکە لە میحوەری مقاومە کراوە و لە میحوەری ئێرانی کراوە و ینی مەسەلەن ئەویش جۆرە لە سیاسەتی خۆی لە پێکەنانی حکوومەت و بیستوشمە ئەڵێن نازانم من ئەڵێن کە ئەمریکاش بە هەردوو لایەنی و تۆ پێک بێن جا هەردوو لایەن پێک دێن یان هەر سێ لایەن بەنەوەی نوێەوە حکوومەتێک پێک دێنن و پەرلەمانیش تەسریعەکان لەبەرەوە سووریا گۆڕانکاری لە هەرێمیش کاریگەری لەسەر هەرێمیشی هەیە حتمما لەسەر بەغدایشی هەیە بەڵام ئەگەر بەغدا وەکو جاران و حەشد و مەسەلەن ینی قەسوی ئیسرائیل و مەسەلەن کۆمەڵی شت بکەن و کۆمەڵی لێدوان و قەسبی شوێنەکان کە هێزی ئەمریکی لێیە و ئەمانە حتمما ئەو کاتە ئەمریکاش لەوەیە ینی شێوێک بخاتە ناو عێراق وانە ئەمێنێتەوە ئایا گۆڕانکاریش لە عێراق بەقەدەر سووریا سووریا 11 ساڵی خایان چەند ساڵ 2011 بۆ 11 ساڵی خایان ئایا بە شەو ڕۆژێکیش عێراق ڕوخێ و ینی دەسەڵاتی شیعە و چکە خۆتان زان سوپا عێراقی سەتا هەفتای لەوەی شیعە بێ وانە ینی ئەوە حەشت کەمێک نەبێ حەجدی مەسەلەن وەتەنی نا ئەوش هەبێ هەر لەژێر ڕکێفی حەجدە شیعەکەیایە ئەمانە بە شەو ڕۆژێک ئەمانە ینی بەس ئایا شێوی خرێتە عێراقەوە من پێم وایە سیاسەتی پێش خڕوخانی ڕژێمی سووریا لە عێراق بەرپابێ گۆڕانکاری لە عێراق شابێ باش باسی ناوخۆی کوردستان کرد زووتر ماوەیەکی زەمەنی هەیە بۆ دەست بەکاربوونی حکوومەتی نوێ
پەرلەمان کە خۆشتان ئێستا بایکۆتی پەرلەمانتان کردبوو زانی چۆنە ئەم جارە هاتن یەکەم نیانش 45 ڕۆژ تێپەڕ بێ و بۆی پەرلەمان لەدەست بچێ کۆبنەوەیان کرد کە کۆبنەوەیان کرد ئەم جارە بۆی نەبێتە ڕەخنێ لە سەریان کۆبنەوەکە نیان بە کراوەی جێڵێن ببێتە وانە جاری پێشوو چوەوە بووە گلەی لە سەرنەوەی نوێ پێشەم و کەسێ هاتوون لەگەڵ پارتیوێکێتی ڕێککەوتون ئەم جارە کۆبنەوەی پەرلەمانیان ئیسراحەتێکیاندا شوێکیاندا دوایەتیان مەچنە ژوورەوە بۆی نیساب تاو نەبێت ئێستا کەسێ بچە سکاڵا بکە بە حساب حجەیەکی یاسایی نییە کە ئەم پەرلەمانە بۆ کۆ نابێتەوە وەڵا کاکەین نەبووە ئەوە تا داوای کۆبنەوە شەکەین خەڵ پەرلەمانتاران نیساب نایە نیسابی یاسایی دروست نابێت ئەمە حیلەیەکی قانونیان کردووە لەبەرە تۆ ناتوانین تەکەون بکەی بڵێ بەس من خوێندنەوەی خۆم وایە دوای و گۆڕانکاریانی سووریا احتیمالە یەکێتی نەریمتر بێ بۆ پێکهاتن لەگەڵ پارتیە باشە بەزوو کۆمەڵی دەرگەری سوونە سەرەوە بڕیارەی بایکۆتی پەرلەمان و نەچوون و ئەوانە بەڵێ هەر کەسێکیش بچێیان چوو بێ وەڵا هەمان تەعاملی لەگەڵەکەین کە وەک تاقیکردنەوەیە کاکەین خەڵک پێوەەر بۆ هەڵوێستی کۆمەڵ بڕیارەکەیەتی نەکچوونی خەڵکێکە وایە یانە خەڵکەکە ینی ئەڕوا کە ئەڕوا ئەوە ڕۆژی تاقیکردنەوەی بۆ مرۆڤ بۆ ئەندام و کادر و کاندیدانی کۆمەڵ وانە عرە بەڵێ عند الامتحان يكرم المرء أو يهان ئەوەی ناچێ لای خەڵکی کۆمەڵ ڕێز لێ گیراوە وانە ئەوەی ئەچێ ئێجار لایکەم لای خەڵکی کۆمەڵ کەسێکی ڕێز لێ گیراو نییە جا لە مێژووی ژیانی خۆیان لەکەیەکێکەوێتە سەر کاکە ئەوانە غەیرە کۆمەڵە ئێستا زیاتر ڕەخنە لە چوونی هەر کۆمەڵێک کاندیدێکی کۆمەڵەگرن بۆ پۆستانە تۆ بەدەنگی حزب وانە بەدەنگی ڕەشوڕوتی حزب و ماندووبوون و ئەوە تۆ دەنگت تێناوە تۆ چی دش بە بڕیارێکی حزبت ڕاوەستیتەوە دیارە پێشە مشت کۆمەڵ نامێنن دوای لە ناو کۆمەڵە ڕێزلێگیراو نین باش بەس کۆمەڵی یادگەری لە بەردەم کۆنگرەشدا هەیە بزوانە کۆنگرە دەکە ئامادەکاریەکان دەست پێ دەکەن بۆ کۆنگری کۆمەڵی یادگەری خۆی کاتی کۆنگرەی کۆمەڵ 22 بەڵێ 22 و کاتیشی لە بەردەم باوە و پێم وایە کۆبنەوەی سەرکردایەتی کرابوو بە کۆمەڵی بڕیارە لەو ڕۆوە داوە و دراوە و ئەنجومەنی باڵەش بۆ مەبەستە کۆبنەوەی کردووە و کۆبنەوەیشی لە پێشە لەم ڕۆژانەدا کۆبنەوە دەکات کۆمەڵ دیارە پێین کۆنگرەی لە پێشە و کۆنگرەی خۆی بگرێت بەڵێ باش ئەمێنە تۆ چۆن کۆنگراگرێت بەبێ کۆنگرێک بگرێت کۆمەڵێک گرفتی نیە و خۆی حزب هەیە لە بەرچاوی بگرێ و بتوانێت بەرنامەیەکی تازە نەخشەیەکی تازە و ساڕێژکردنی هەندێک لە کێشە و گرفتەکان و ئیشکردن بە بەرگێکی نوێ و بە سیاسەتێکی نوێ و کۆمەڵێ بڕیاری لێ بکەوێتەوە کێ لە بڕیارەکان ئێمە بەرامبەر بە ئینتیخاباتی عێراقین بەشدارە بین یان بایکەوتی وشەکەین وانە و کۆمەڵێ ئایا هەیکەلێتی کۆمەڵ بەم شێوازە بمێنێتەوە بەم ئەمە کۆمەڵێ پرسیارن دەبێت لە کۆنگرەیە ئەو بکرێت لە حاڵەتێکە لەوێ تۆ لێم بپرسی بڵێ کۆنگرە ئەگەر سەرکردایەتی کۆمەڵیان ئەو جیهەتەی دەسەڵاتی هەیە کۆبنەوە کۆنگرە پێشکایان دوایخە دەسەڵاتی هەیەمە حتمما جیهەتێک دەسەڵاتی هەیە کە کۆنگرە پێشخاتیان دوایخان ئەگەر نا کۆنگرە کاتی ئاسایی خۆی هیچ بڕیارێکی نایە دەبێت تۆ تەحزیر بکەیت و قیادەی کۆمەڵ و مەکتەب باڵای کۆمەڵ ئێستا بەرامبەر بوون کە دەبێت کار بکەن بۆی کۆنگرە بگیرێ لە حاڵەتێکی شاتەبان ئەگەر کۆنگرە بۆ نمونە لەبەر هەلو مەرجێک پێی وابێ ماوەیەکی تر بگیرێ دەبێت کۆمەڵ گۆڕانکاری بکات لە گۆڕانکاری بکات لە شێوازی بەڕێوەبردننی وە شێوازی سیاسەتکردنی وە شێوازی پەیوەندیەکانی هەم پەیوەندە دەرەکیەکانی و هەم پەیوەندە نێوخۆیەکانی و چۆن فراغی خۆی لە پەرلەمان
پڕکاتەوە چۆن لایەنێکی ئۆپۆسیۆنە بێ و بێ بکەوێتە گفتوگۆ لەگەڵ لایەنەکانی ترا بۆی بەرەیەکی ئۆپۆسیۆنی دەرەوەی پەرلەمان دروست ببێ و بەگشت ئەم گەندەڵیە و ئەم ستەمە بچێ و هەڵوێستی بەرامبەر بە بێ موچەی هەبێ و موچە خواردنی موچە خۆرە زیینی موچەی موچە خۆرانی هەرێمی کوردستان و کۆمەڵی هەڵوێست چاوەڕێی کۆمەڵەکات ئەمانە هەمووی کۆمەڵی تەغییراتیەوێت لە کۆمەڵی دادگەریدا بە کورتی ئامادەن بۆ قۆناغی داهاتوو ئێمە ئامادەین ئینشاءڵڵا بۆ قۆناغی داهاتوو کاک عەبدولحەکیم سپاس دەکەین کاک حەکیم سپاسیان بە دەبوون مادومان کردی سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ